بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. شكاني بريزم براني بريز صلاة ورحمة إخوة لهممان بيت بپشتیوانی خوا بردوامین لخولی الحادناسی بابەتی ئیمڕۆمان لە خزمەتی بەڵگەکانی پێغەمبەرایەتیین. طبعا ئەم بابەتە واقعا ئەگەر بتەوێ مافی خۆی پێ بدەیت و بە تێر و تەسەلی باسی بکەی بە ئەم سەعاتەی ئێمە کە ئێمە لە خزمەتیین تەواو نابێت و هەر بەڵگەیەک ئێمە باسیەکەین بەبێ مبالەغە تۆ ئەتوانی یەک سەعات لەسەر ئەو بەڵگە قسە بکەیت. بەڵام من هەوڵ ئەدەم ئینشاء الله ئەگەر خوای گەورە تەوفیقمان بدات و یارمەتیمان بدات لەم کاتە کووردا چەند بەڵگەیە کە بەڵگەی ڕوونن، بەڵگەی وازحن و بەڵگەی بەهێزن بیخێنە خزمەتی جەنابتان تاوەکو هەم خۆمان وەک چۆن بڵێ کە باوەڕ و یەقینی تەواومان هەیە زیاتر یەقینەکەمان دامەزراوتر بێت لەسەر ڕازگۆیی و پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم و ئەگەر کەسێکیش خوا نەخواسە و گومانێکی هەبێ و بای گومان داری ئەم لاولا پێ کردبێ ئینشەڵڵا ئەو گومانەی نەمێنێت. طبعا پێغەمبەرایەتی مێژوویەکی کۆنی هەیە و لە سەردەمی دروستبوونی مرۆڤایەتی وە پێغەمبەرایەتیش هەیە، چونکە خوای گەورە کە مرۆڤی خستە سەرزەوی تەکلیفیشی لەگەڵا خستە سەری دەی تەکلیفیش ئەبێ واسطەیە هەبێ لە نێوان خودای گەورە و مرۆڤە بۆی بزانین ئەو تەکلیفەی خوا لەسەر بەندەکانی چییە، چیمان لێ داواکە، چی پێویستە بیکەین، چی پێویستە نەیکەین. زۆرینەی مفەسیرین لەسەر ئەوەن کە باوکە ئادەم باوکە ئادەم وەکو یەکەم مرۆڤ ئێمە وەکو موسڵمان قەناعەتمان وایە باوکە ئادەم پێغەمبەر بووە، یەکەم مرۆڤ بووە کە خوای گەورە بەدیهێناوە و پێغەمبەریش بووە. ئەوە زۆرینەی مفەسیرین لەسەر ئەوەن و هەندێکی ئەڵێن نەخێر نوح پێغەمبەر یەکەم پێغەمبەر بووە، باوکە ئادەم پێغەمبەر نەبووە. هەندێکی ئەڵێن ڕەسوول نەبووە، نەبی بووە واتە شریعەتی پێ نەبووە تا ئەو خلافەمانێ باسی ناکەین. بەڵام ئەوەی ئێمە ئیزانین هیچ ئوممەت و هیچ هۆز و گەلێک نییە ئللا خوای گەورە پێغەمبەرێکی بۆ ناردووە. ولقد بعثنا في كل أمة رسولا. هیچ هۆز و گەلێک نییە پێغەمبەرایەتی بۆ هاتووە پێغەمبەرێکی بۆ نێردراوە. باش پێغەمبەرایەتی چووە بۆ هەر هۆز و گەلێک شتێکی نامۆ نەبووە بەو هۆز و گەلە، واتە ئەو خەڵکەی کە هاتوون کە پێغەمبەریان بۆ هاتووە وجودی پێغەمبەرەکە بۆیان نامۆ نەبووە، زانیویانە ئەبێ واستەیە هەبێ لە نێوان ئەو خودا کە ئەوان ئەیپەرستن و کە ئەوان چۆن بڵێ ئەیناسن و لەگەڵ خۆیانە. بەڵام زۆرجار گرفتەکە لە چیا بووە؟ گرفتەکە لەوە بووە ئەمان باوەڕیان بە ڕازگۆیی ئەم کەسە نەبووە ئیدعای پێغەمبەرایەتیەکە، واتە بانگەشی پێغەمبەرایەتیەکە پەیامەکە نازانم ئەگا واتە ئەوان وتویانە ئەمەی تۆ ئێڵەی لەلایەن خواوە نییە، تۆ ڕاست ناکەی، تۆ بەدەم خواوە درۆ ئەەکەی، نەک ئەوەی بڵێن پێغەمبەرایەتی شتێکە و نەمان بینیوە و پێغەمبەرایەتی چییە و تەمەن ئەوە بە شێوەیەکی گشتی نەک بڵێن بە شێوەیەکی جوزئی هەنە گەل هەبوون ئاگاداری ئەوە نەبوون، بەڵام بە شێوەیە زۆرینە زانیوانە پێغەمبەرایەتی چییە، بەڵام باوەڕیان بە ڕازگۆیی پێغەمبەرەکە نەبووە. بۆیە بە تەواوی گەلەکان پێغەمبەرەکانیان چی کردووە؟ ڕەت کردووەتەوە. خوای گەورە فەرمێ چی؟ وەلەقەد کذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا. باش پێغەمبەرایەتی بۆچی گومانی لەسەر دروستەگرێ؟ بە تایبەتی ئێمە باسی پێغەمبەر محەممەد دەکەین صلی الله عليه وسلم لەلایەن خەڵکانی ئاینەکانی تر یا لەلایەن مولحیدین و ئەلمانیەکانەوە ئەمانە چین ئەڵێن ئەم پێ محەممەدە کەسێک بووە بۆ دەسەڵات و ناو و ناوبانگ و بۆ مەلەزاتی دنیا هاتووە ئیدعای پێغەمبەرایەتی و بانگەشەی پێغەمبەرایەتی کردووە، نەک ئەوەی بەڕاستی پێغەمبەرێکی خوا بێت و لەلایەن خواوە نێردرابێ. ئێمە ئێشەڵا وردە لەم وانەمان لەم خولەمان ئینشاءڵڵا وەڵامی و پرسیارە ئەدەینەوە. جارە سەرەتا باسی بەڵگەکانی پێغەمبەرایەتی ئێمە بۆ کێ بهێنینەوە؟ بەڵگەکانی پێغەمبەرایەتی ئێمە ئەبێ لەگەڵ ئەو کەسانە قسە نەکەین کە ئەتایستن، واتە باوەڕیان بە بوونی خودا نیە، چونکە کەسێ باوەڕی بە بوونی خودا نەبوو ئەوە ئەولاترە باوەڕی بە بوونی پێغەمبەریش نییە. دەی من کاتێکا بێن پێغەمبەری بۆ بسەلمێنم ئەبێ بۆی چۆی بیسەلمەڵەم لەلایەن خوداوە هاتووە، باوەڕی بە خودا نییە. کەواتە ئەم جۆرە خەڵکانی کە ئەتایستن ملحیدن یان ئەگنۆستیکن لا ئەدرین ئەم دوو کەسە خیتابی ئەمە بڕوبڕووی ئەوان نییە، چونکە ئامان ئەبێ باسی بەڵگەکانی بوونی خودایان بۆ بکەین.
و هەروەها خطابمان لەگەڵ ئەو کەسانەشان نییە ڕووبووبین. ڕووبووبیەکان کێ بوون؟ باسمان کرد، وتمان ئەو کەسانن کە باوەڕیان وایە خوای گەورە هەیە، بەڵام خوای گەورە هیچ پەیوەندیەک لەگەڵ مەخلوقاتیا دروست ناکە لە ڕێگەی ناردنی پێغەمبەرەکانەوە. کەواتە لەگەڵ ئەمانەشە ئێمە چیمان هەیە؟ ئێمەش قسەمان نییە. قسەی ئێمە زیاتر لەگەڵ کیایە؟ زیاتر لەگەڵ خەڵکانی شوێنکەوتەی ئاینە ئاسمانەکانی ترە، وەکو جوولەکە و نەسارا، یەهودی و نەسارا. ئەمە یەکەم. دووەم، ئاینە زەمینیەکانی وەکو بوزی و هندۆسی و ئەمانە. سێیەم، لەگەڵ خەڵکانی عەلمانی ناو کۆمەلگا ئیسلامیەکان کە ئەمانیش نکۆڵی لە پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەکەن، لەگەڵ ئەمانە قسە ئەکەین. یعنی ئەم خطابەی ئێمە، ئەم دەرزی ئێمە زیاتر ڕوبەڕووی کێیە؟ ڕوبەڕووی ئەمانەیە. باش، مێژووی نکۆڵیکردنی پێغەمبەرایەتی ئایا هەل لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی وە کەسێک کە بانگەشەی پێغەمبەرایەتی کردووە بەڕاستی خەڵکانێ بوون نکۆڵی ئەوە بکەن کە بڵێ کە پێغەمبەرایەتی پێویست نییە؟ واتە خوای گەورە پێویست ناکە لە نێوان خۆی و مەخلوقاتەکانی پێغەمبەر بنێرێت؟ لە ڕاستیان مێژووی نکۆڵیکردنی پێغەمبەرایەتی ئەگەڕێتەوە بۆ کوێ؟ ئەگەڕێتەوە بۆ تاقیمێک لە پێوتێکی بەراهیمەکان لە هەندستان. ئەمانە تاقیمێک بوون قەناعەتیان وا بوو خوای گەورە پێویست ناکە لە نێوان خۆی و مەخلوقاتیا پێغەمبەر بنێرێت. بۆ ئەیانوو ئێمە کە مرۆڤ هەیە، مرۆڤ خاوەنی عەقڵە. مادەم خاوەنی عەقڵە، عەقڵیش هەر شتێکی بە چاک زانی ئەوە چاکە حتمما، و هەر شتێکیش کە واتە پێغەمبەران کە دێن هەر شتێکیان هێنا چۆن بڵێ هاوتەریبی عەقڵ بوو، ئەوەی ترێمە عەقڵەکەمانی و پێشمان بە پێغەمبەرەکە نییە، و هەر شتێکشی هێنا خلافی عەقڵ بوو، پێچەوانەی عەقڵ بوو، ئەوە کەواتە من پێغەمبەرەکەش باسی نەکەم، من ئەزانم شتێکی خراپە، کەواتە من ئیشم بەچی نییە، کەواتە من پێویستم بە پێغەمبەر نییە، بە ناردنی پێغەمبەران نییە. باش، ئێمە وەڵامی ئەمە چۆن ئەدەینەوە؟ طبعاً ئەمە وەکمان گروپی بەراهیمەکان وایان ئەوت لەناو مسلمانانە لەم جۆرە تاقمە دروست بوون، وەکو کێ باسمان کرد بێتە خەیاڵتان، وەکو ئیبن ڕاوەندی، وەکو ئەبوبەکری ڕازی. ئەمانە وتمان جۆرە مولحیدێک بوون لە ناو مسلمانانە. ئەم مولحیدانە چۆن بوون؟ ئەم مولحیدانە باوەڕیان بە چی نەبوو؟ باوەڕیان بە خودا هەبوو، باوەڕیان بە پێغەمبەرێتی پێغەمبەر نەبوو، باوەڕیان بە پێغەمبەرێتی پێغەمبەر نەبوو. هەر هەمان قسەی ئەمانیان دووبارە ئەکردو. ئەیانوو چی؟ ئەیانوو إن الرسول لا يأتي إلا بما في العقول وبخلافه. هەر هەمان قسە. پێغەمبەران بە چی دێن؟ یا بە شتێک دێن عەقڵ داخوازی ئەکا، یا بە شتێک دێن عەقڵ دژێتی. دەی مادام ئەو شتێ عەقڵ داخوازی ئەکات، ئێمە جێبەجێیەکەین بە عەقڵمان، پێویستمان پێغەمبەر نییە، عەکسەکەشی. بەڵام ئێمە وەڵامی ئەمە چۆن ئەدەین؟ یا موسڵمانە وەڵامی ئەمەیان چۆن داوەتەوە؟ ئەڵێن چی؟ ئەڵێن عەقڵ، سنووری عەقڵ سنوورێکی دیاری کراوە، و عەقڵ لە هەموو بوارێکە ئیش ناکە، وە پێغەمبەران تەنها نەهاتوون بۆ ئەو بابەتانەی کە بەدیهیاتی عەقڵی، پێغەمبەران هاتوون بۆ کۆمەڵێ بابەتی غەیبیاتیش، ڕۆحیاتی، بابەتی ڕۆحی و غەیبی کە ئەمە عەقڵیشی تیا ناکە. واتە پێغەمبەر تۆ بە عەقڵ نازانی قیامەت چۆنە، نازانی بەهەشت و جەهەنەم چییە، نازانی سزا و پاداشی بەهەشت و جەهەنەم چۆنە. ئەمە یەکەم. دووەم، جاری وا هەیە عەقڵ ئێستا ئەگەر ئێمە خواردنێک دابنێ لەم بەردەستەی منە، ئەم خواردە من کە برسیمە، عەقڵم ئەڵێ چی؟ عەقڵم ئەڵێ پێویستە تۆ ئەم برسیەتێت چی بکەی؟ ئەم برسیەتێت بڕەوێنیتەوە بە خواردنی ئەم خواردنە. خواردنەکەش خواردنێکی بەتامە. ئایا من ئەتوانم لێرە ڕێک بە قسەی عەقڵم بکەم بچم خواردنەکە بخۆم؟ نەخێر. بۆ؟ چونکە لەوانەیە ئەم خواردە من بیخۆم مافی کەسێکی تر بێ، مافی خۆم نەبێ. ئەمە یەک. دوو، لەوانەیە ئەم خواردە من بیخۆم ژیانی کەسێکی تر لەسەر بند بێ، من برسیمە بە نەخواردنی ئەو خواردە نامرم، بەڵام کەسێکی تر ئەگەر ئەو خواردە نەخوا ئەمرێت. وازحە؟ کەواتە ئەمانە بابەتی ئەخلاقین، بابەتی عەقڵی نین. واتە لەم بابەتە عەقڵ تەسەوف ناکە، ئەخلاق تەسەڕوفەکات. عەقڵ پێم ناڵێ خۆ عەقڵ تەنها ئەڵێ تۆ برسیت بوو ئەبێ خواردن بخۆی، بەڵام ناڵێ ئەم خواردنە بخۆی چاکە یا خراپە. وانە ئەوە ئەخلاقە پێم مەڵێ ئەم خواردنە هی تۆیە، ئەتوانی بیخۆی چاکە، نەوەڵا مافیت بۆی تۆی پێوە نییە، ناتوانی بخۆی، مافی کەسێکی ترە. یا وەکو نمونەیەکی تر، ئێستا هەموو گەشتنێکی پیا و ژن بە یەکتری، کاتێ ژن و پیاوەکە ڕازی بن عەقڵ ئەڵێتەوە تەوا هەردووکی ڕازی. بەڵام ئایا ئەخلاق ئەمە بەتەواو ئەزانێ؟ بێگومان نەخێر. بۆ؟ چونکە ئەگەر ئاوا بێت
ڕێسا و سیستمێکی ئەخلاقی نەبێت و لە باسی ئیلحاد و ئەخلاق باسمان کرد ئەو کاتە بێت هەرکێ بۆ خۆی نەسلتێکە چییە نەخۆشیە زاینەکان بڵاو بێتەوە وانەیە خلاصی قسە چییە عەقڵ لە بابەتی جوانناسی لە بابەتی ئەخلاق لە بابەتانە ئیش ناکە ئیشی ئەو نییە باسمان کردمان عەقڵ ناتوانێت چاک و خراپە بۆ ئێمە دیاریکە درێژەی نادەمێت لە بابەتش بۆیە چییە بۆیە ئەوانە نوکۆڵی پێغەمبەراتیان کردووە بە بەڵگەی ئەوەی کە عەقڵمان هەیە بەڵام ئێمە وتمان عەقڵ مقەسیرە لە چی لە گەشتن بە کۆمەڵێ بابەت ئێستا بینە سەر چی بینە سەر ئەسڵی بابەتەکەی خۆمان کە ئەویش چییە بەڵگەکانی پێغەمبەرایەتی طبعا بەڵگەی پێغەمبەرایەتی ئێمە کۆمەڵێکی زۆر بەڵگەمان هەیە من بە سەریعی چەندانەیەکیان نەخمە خزمەتی جەنابتان ئەنا ئەگەر بەڕاستی ئەمە بە درێژی باس کرێ قوڵە و چۆن بڵێ بە خود چەند دەرزی ئەتوانم چی بکەم بخەمە خزمەتی جەنابتان یەکەم بەڵگەی پێغەمبەرایەتی پێغ محەممەد صلی الله عليه وسلم کە لە ئەوەڵ تا ئاخیر تا وەکوڵە قەرەی قیامەت ئەمێنێ قورئانی پیرۆز قورئان یەکێکە لەو بەڵگانەی یا یەکێکە لەو موعجیزانەی بەدەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەدەستی ئێمەی موسڵمانەوە بەرامبەر چی بەرامبەر ئیلحاد و بەرامبەر ئەوەی کە بیسەلمێنین ئەم پێغەمبەرە ڕازگووە بووە و لەلایەن خوداوە چی بۆ هاتووە لەلایەن خوداوە پەیام و وەحی بۆ هێنراوە باش طبعا پێغەمبەران بە کۆی گشتی کە هاتوون ئیلا چییە ئیلا بەڵگەیەکیان پێبووە بۆ چی بەڵگەیەکیان پێبووە بۆ قەومەکەیان واتە موعجیزەیەکیان پێبووە بۆی ڕازگۆیی خۆیان بسەلمێنن پێغەمبەران کە هاتوون موعجزەیان پێبووە بۆی ڕازگۆیی خۆیان بسەلمێنن تاکە بەڵام موعجزەی پێغەمبەران وابەستەی خودی پێغەمبەرەکە بووە تاکە پێغەمبەرێک کە هاتووە بۆ هۆزەک بۆ مرۆڤایەتی معجزەکەی جایە لە خۆی جگە لەو معجزانەی کە بە خۆی بووە محەممەد صلی الله عليه وسلم واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معجزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جگە لەو معجزانەی کە باسی یەکەین کە خودی بووە معجزەی قورئانیشی پێیە کە لە خۆی جیا بووە بۆ چونکە هەرچی ئاینی پێغەمبەرانتر بۆ گەلێک و هۆزێکی تایبەت و بۆ کاتێکی تایبەت هاتوون بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ تەواوی مرۆڤایەتی و بۆ هەتا قیامەت هاتووە بۆ ئەوێ معجزەکەشی هەتا قیامەت چی بێ هەتا قیامەت بمێنێتەوە باش معجزەی قورئان لە چەند ڕوویەکەوە باسی معجزەی قورئانەکەین یەکەم ڕووی بەلاغی و ڕەوانبێژی قورئانە برانی بەڕێزم خوشکانی بەڕێزم قورئان خوای گەورە هەر پێغەمبەرێکی ناردی بێت کە معجزەی لەگەڵا ناردووە معجزەکەی چی بووە معجزەکەی گونجاو بووە لەگەڵ ئەو بارودۆخ و زروفەی لەو سەردەما بوو لە سەردەمی موسا عەلەیهی سەلامە جادو سیحر بووە هینی موسا عەلەیهی سەلام چی بووە گۆچانێکی هەڵداوە بۆتە مار یعنی شێوەیەکە لە سیحر بەڵام حەقیقەت لە سەردەمی عیسا عەلەیهی سەلام بابەتی پزیشکی ئەمیش خوای گەورە فەرمێوە ئوبریء الأکمەه والأبرص گەڕ و گوڵ و نەخۆشی چاکە کردەوە مردوو زیندووە کردەوە بإذن الله بإذن خدا لە سەردەمی ساڵح خوشترێ بوو یعنی هەر پێغەمبەرێک کە معجزەکەی بۆ هاتووە خطاب بۆ کۆمەلگاکەی یوسف عەلەیهی سەلام باسی تەویلات و خەو ئەمانە بۆ بارەکەڵا ئەویش معجزەکەی ئەو بابەتە بوو باش لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەرەبی ئەو کاتە بەلاغەت و فەساحەت و بەکارهێنانی وشەی باق و بریق و شعر و پەخشان و لاوادنەوە و داشۆرین و ئەم بابەتانە ئیتر چۆن بڵێ سەردەمی بووە خەڵکانی زۆر نابیغە و زۆر زمانزان و زۆر بەتوانان هەبووە بۆچی بۆ وتنی شعر و کە شعری زۆر زۆر بەقووەت تەنانەت وای لێ هاتووە لەو کاتە شعر وتن و زمان پاراوی ئەڵێ کاریگەری کردۆتە سەر بەهێزی ئەو هۆزەی کە ئەو کەسەی تیا بووە واتە ئەگەر هۆزێک شاعرێکی زۆر بەتوانای تیا بوو بێت ئەم شاعرە ئەوەندە بەم هۆزەی خۆیان هەڵداوە تا وای لێ کردووە چۆن بڵێ لە ڕووی ناوبانگەوە ئەو هۆزەی بەرز کردووەتەوە وای لێ کردووە ئەم هۆزە زاڵ بێ بەسەر هۆزەکانی ترا بەهۆی چی بەهۆی شاعریەتی ئەم شاعرەیانەوە واضحە یعنی ئەوەندە ڕەوانبێژی و بەلاغەت لەو کاتا چی بووە لەو کاتا بەقوت بووە بازارێکیان بەناوی بازاری عوکاز بووە شاعران کۆبوونەتەوە شعریان تیاوتووە شاعران شعریان تیاوتووە معلقاتی سەبعەیان بووە ئەو شاعرانەی کە شعرەکانیان زۆر بەقوت بووە شعریان بە کەعبەیە هەڵواسراوە ئاها لەم سەردەما قورئان دێت چیەکە قورئان دێت تەحەداعەکە بە زوبانێکی وا قورئان دێت کە ئیتر چۆن بڵێ ئەم شاعرە گەورە گەورانە دەسەوسان ئەبن بەرامبەری
بويا كاتك هخوي يقول لما أتى فرمت كاتك كداوي معجزة لبيغمبر كان خوي يقول فرمت شيء أولم يكفيهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم أول شيء معجزة كان لتوأبي أي محمد أي أول القرآن يكمل لنا أردو بويان بشكينا بويان أو القرآن يعني باش أم قرآن أم زبانة أم نسيني قرآن أو أنا أتوانوكم بينا أتوانوكم بنوسن تسافسانين برامبري أي باش آية مهي خط أي محمد صلى الله عليه وسلم خط وتوتهي مهي بويا قرآن تبيني كان كان آياتك معنية كان سرتها أنا آيات القرآن ألف لام ميم ألف لام ميم را ألف لام ميم صاد قاف نون ياسين حاميم هل المفسرين أفهمون شيء أفهمون أم وشانا تفسيرك أمي وكو أوي خواي قولا بلي أي عربي سردمي قريش وتاك وتايش مادەی خامی دروستکردنی قورئانم پیتانێ فەرمون ئێوە ئازان ئەوە مادە خامەکە لە بەردەستانەیە بیگۆڕن بۆ نمونەی وەکو قورئان تەحەدایەکی گەورەیە خوای گەورە فەرمێ چی قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله جنۆکە و ئینسان تەواویان کۆ ببنەوە نمونەی وەکۆم قورئانە بێنن ناتوانن ولو كان بعضهم لبعض ظهيرا هل خويا انك دانيشن كوب بنو يارمتي اكتريش بدم لشويه ترى فرمتشي قل فاتوا بعشر سور كنا وكو قران تواوي قران نيومني ده سوره لشويه ترى فرمتشي فاتوا بسوره من مثله كل انك وكو اوا باكو سورتك حروكو سورتي كوثر كرتني سوره باش اگر ام تحدان پیغمبري خدا صلى الله عليه وسلم خوي بي كرداي وخوي بي نوسيايان معقول نبوو ئەو هەموو شاعرە گەورە زمان پاراو کەیسە ناوی چەندانەیەکیانێنم نەتوانن نمونەیەکی وەکو قورئان بێنن وانە معقول نبوو نەتوانن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا ئێستا ئەم تەحەدا بشکێنرێ کەواتە بوونی قورئان و ڕەوانبێژی قورئان بەڵگەیەکی زۆر وازحە ئەم قورئانەی کێنیە هی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نییە بەڵکو لەلایەن خواوە هاتووە كات أن بيغمبر لنا خواب يعني بوتي كات بيغمبر واضحة لبيدي شاعر هيك يقولوا شاعراني شلون بلاي الشعر كاني بكعبة الله واسرة جماعة معلقات السبعة بو كات قرآني بخوين لا قرآني بيست مسلمان بو يتر شعري نانوسي وتي أم بو شعر نانوسي خود قلمي تو شعري تو زور بقوته فرمي قرآن من بس تمام طبعا خلقاني أهلي زبان وبلاغت أزان القرآن شيء لو أنا إسامنوتو هل نزانين وكابراي ملحدي كردي كان يقصى كقرآن شيء أو هذا حق هذا هني كي والله من نديته لراسيا تو تشيل عربي وتشيل زباني عربي وبلاغتي عربي وجوان بيجي عربي أزاين تاوكم قصانا أمر خنا القرآن بيجيلي أوانا كلا زمان باراوان وشاعراني سردم نزول القرآن أود سوسان بون يكتب لوانا وليد كريم غيره وليد كريم غيره يقول الشاعر زور قولا كان كقرآن بين وصف قرآنك ووالله إن لقوله الذي يقول لحلاوة زور شريناوي وإن عليه لطلاوة طفيل كريم دوسي عم بو يكي يقول الشاعر زور قولا كان يوسر دما عليك هاتم لك الطفيل سر قولا كان قريش كوي بنولي وتان والله أم طفيل قرآن بيسي مسلمان بي چی بکەین وتیان کاکە گیاندا حەل ئیساوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرچاو ناشرین کەین بۆی هیچ نەبیسە لە دەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم الله چون بۆ لای وتیان کاکە گیان تۆ تێ بۆ لای ئێمە هاتووی بەخێر بی بەس وەڵڵی کابرای هەیە ئەم کابرا ساحیرە جادوگەرە کوڕ و باوکی لە یەکجا کردوتەوە برا و برای لە یەکجا کردوتەوە هەر چۆن هەیە گوێ مەگرە لە قسەی ئەڵێ منیش ئەوەندە بە خراپی باسییان کرد دوو لۆکەم ئاخنیە گوێمە هلا والله دو لو كم اخني جوما شوم لك عبا خو خليك طوافي خم وتي طوافي خم كبرو اغه بلام كطواف ما كردو لو كل جوما ابو بيغبر اخوان بني صلى الله عليه وسلم لا نجي اكد قدر اخوا ابو توز جمله قصيب ذاك او توز جمله قصيب زور عجيب ديال القران يكون بهم خاصه زور عجيب بلامو الله ما يشوتم اي طفيل دايك رول الربك أو تو خليكي شيء تو زمان باراو تو شاعر تو ك أزاني شعر شيء ووزن قافية شيء
بۆ ئاوا لە خۆتەکە یعنی ئاوا لە ترسانی ئاوی گوێ لە کەس بگری ئەمە چییە ئەمە ئەڵێ چۆن نەکەم لە گوێم دەرکرد و چۆن بۆ لای وتم مەڵاوی گوێم لە هەنێ قسەت بوو قسەکان و جوان بوون ئادەی قسەم بۆ بکە ئەڵێ وش کە قورئانی بۆ خوێن فەرمووی وەڵڵاهی ئەمە نە شیعرە نە پەخشانە ئەمە ئیلا کەلامی خوایە دەک موسڵمانە بی بوویە کافرانی قوڕەیش کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەس قورئانی بۆ خوێندوون ئیتر وەساون تەواو وەساون ئەوەن چیرۆکی یەکێ لە سەرگەورەکانە پێمان عوتبەی ئەچێ بەلای پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم کە دوایش باسی یەکەین هەنێ اختیارە خاتە بەردەستی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم فەرمووی چییە فەرمووی دەگوێ بگرە هەر چۆن ئاەتێکی بۆ خوێنە فەرمووی بەس ئەوەندە کافیە چۆن بڵێیتەوە قورئان و زبانی قورئان و بەلاغەتی قورئان هی ئەوە نەبووە خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بتوانێت چی بکە بتوانێت بیڵێ بۆیە ئەو گومانەی کە فەرمون ئەم یەقولون شاعر نتربص به ڕیب المەنون گومانی چیە خەنە پاڵ پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم شاعرێتی ئەڵێن ئەمە چیە قورئانە شیعرە و هی خۆیەتی چاوەڕێیەکەین بەڵکو نتربص به ڕیب المەنون بەڵکو بمرێت و نجاتمان بێنی شعر جنابتان ئەزانن شتێک نییە بە خوێندن بەدەست بێت شعر بەهرەیە واتە بەهرەیەکە ئەبێ لە ناخی ئینسانەکە و خۆی هەبێت ئەگەر ئەو بەهرەتیانە بوو زۆر هەوڵ بدەی زۆری بخوێنی زانستیشی زۆر فراوان بێ ناتوانین شاعر بی ئەتوانین چەلبێتێک بە سەر و گۆلاکیان بشکێنیت و بیان خێتە پاڵی یەکتری و چۆن بڵێ شتێ بنووسی بەڵام لە چێژی تیان نییە وەڵحاڵ نابێتە شاعر بەهرەیەکە لە لایبوونی ئینسان و لەگەڵیایەتی وە کەسێکیش کە شاعر بێت ئەبێ وردە کە دەرکەوت ئەم شیعرەی لێ دەربکەوێ یعنی چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەمەنی 40 ساڵیە ئەم شیعرانەی لێ دەرکەوت پێش ئەوە کەس شیعری لێ نەبیستووە یەک دێریانەی نەبیستووە پێشەوە بە شاعیر بەناوبانگ نەبووە ڕۆژە لە ڕۆژان لە مەجلیسی شیعرا نەبووە ناوی نەبوو لە بازاڕی عوکازە و دوای ئەوەش هیچ شعرێکی نەوتووە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم شاعیر نەبووە ئەی ئەمە چۆن لە ناکاوێکە ئەم بەهرە شیعرە و ئەم کانی شیعرە تەقی بە جۆرێ شاعرانی کەڵە شاعرانی معلقاتی سەبعە دەسەوسان بەرامبەری واضحە بۆیە چییە بۆیە ئەمە ئێمە تەنها ئەڵێن چی تەنها ئەڵێن ئەمە لەلایەن خوای گەورەوە هاتوو بەڵگەیەکە کە قورئان هی خوددایە و کەواتە ئەم محەممەدەش پێغەمبەری خوددایە لەسەری زیاتر ناڕۆ بۆی کاتەکە درێژ نەکەینەوە شتی زۆر هەیە لەسەر لە باسیە دووەم لە قورئانە هەر قورئان چی تایە قورئان کتابێکە کتابێکی زانستی نییە جەنابتان نەزانن دەستوری ژیانە قورئان دەستوری ژیانە بە خوێندنەوەی ئێمە چی ئەەکەین ئێمە پەرستش ئەەکەین لە سورەی فاتحە دەست پێکەوە بە سونەس کۆتایی دێت خوای گەورە دای بەزانەوە سەر دڵی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەمە پێناسی قورئانە با بڵێن باش قورئان کۆمەڵێ بابەتی خۆی داوە لە کۆمەڵێ بابەتی زانستی کە لە ئەم سەدەی 20 و سەدەی 21ەمە زانستی ئەزموونی پێی گەیشتووە پرسیار ئەمەیە ئایا ئەگەر ئەم قورئانە لەلایەن خودداوە نەهاتووە پێغەمبەری خوددا صلی الله علیه و آله و سلم خۆی نووسیوێتی چۆن توانوێتی دەربکات بە ئەم باسە زانستیانە نزیکە 750 ئاەت لە قورئانە وەکو ماسە محەممەد مەلا ساڵحی شارەزوری باسیەکە باسی ئەعجازی زانستیە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم باسانەی زانی لەکوێ پێ فێری بوو واضحە باسی فەلەکە کات ئێخۆ تەلسکۆپ لە بیسەکانە دروست بووە باسی تەنەوردەکان ئەکات ئێخۆ مایکرۆسکۆپ کەی دروست بووە باسی کۆرپەلەزانی ئەکا ئێخۆ سۆنەر و MRI و ئەمانە کەی دروست بوون باسی جیهازی پەستان ئەکا ئەی بارۆمەتر و ئەم گەرمی پێوەمانە کەی دروست بووە ئەی چۆن زانیمە ئاوایە خۆ ئامێرێکی لا نەبووە کە پەستانی کەش بپێوێ ئامێرێکی لا نەبووە سۆنەری ڕەحمی دایک بکاتە ئەم ناو چۆن گەورە ئەبێ چۆن گەشە ئەکا کەواتە چییە ئەم باسە زانستیان لە نێوان لە ناو قورئانە هەن بەڵگەیەکی پشتکێنن بۆ خەڵکانی مولحید کە ئەم قورئانە لە نووسینی پێغەمبەر نییە ئەنا ئەم پێغەمبەرە صلی الله علیه و آله و سلم چۆن زانیوێتی چەند نمونەیەک
خۆی گەورە لە قورئانە فەرمێ وەلەقەد خەلەقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه من نطفة في قرار مكين تا کۆتایی ئايات الآية. طبعا تفسير آيات شتەکان ناخوێنمەوە ومعلومی جەنابتانە و با کاتێکشمان نەڕۆ. باسی دروستبوونی گەشەی کۆرپەلە ئەکا لە ڕەحمی دایکە. مامۆستایە باشە ئەمە کیف مۆر کاڵەج یەکێکە لە زانایکی کەنەدیە زانای کەنەدی کۆربەلەزانە تاوان ئەم کیف مۆرە کتێبێکیە لە بابی کۆربەلەزانی کتێبی مەنهەجی زانکۆکانە ئەم کەسە ئەم زانایە کە دوایش موسڵمان بووە ئەڵێ بە دڵنیایی قورئانی پیرۆز تاکە کتابە کە پێش ئێمە و زۆر بە وردی هەنگاوەکانی گەشەسەردنی کۆرپەلەی بۆمان باس کردووە. من ئەڵێم قورئان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئەمەی زانی کەس دەتوانێت وەڵامی ئەمە بداتەوە نییە. کەواتە چییە؟ کەواتە ئەم قورئانە لەلایەن خوای گەورەوە هاتووە. ئاەتێکی تر خوای گەورە فەرمێ چی؟ باسی هەستێرە و ئەسارەکان بۆ کافرین و كل في فلك يسبحون واتە هەموو ئەستێرە و هەسارەکان لە ئەم گەردووناچین خەریکی جوڵەن ئەجوڵێن. ئەزانی کۆپەرنیکوس لە ساڵی 1543 زاینی کە زانایەکی پۆلۆنیە باسی چی کرد لەسەر باسی گەردوونی ئەوەی نووسیوتی زەوی بە دەوری خۆردا ئەخولێتەوە بەڵام خۆر جێگیرە. دوایەوە غالیلو لە سەدەی 17 هەمان قسەی دووبارە کردەوە. دوای ئەوە کاپلەر هاتووتی نەخێر هەسارەکان بە دەوری خۆیاندا و بە دەوری خۆریشدا دەسوورێنەوە بە شێوەیەکی هەڵکەیی. دوای ئەو زانای لە سەدەی 19 زانای ئینگلیزی ریچارد کارنیغتۆن ئەم کابرا کارنیغتۆن وتی چی؟ وتی خۆریش بە دەوری خۆیدا لە 28 ڕۆژ و 6 کاتژمێردا دەخولێتەوە. واتە تا ئەو کاتە نیان ئەزانی خۆر ئەخولێتەوە خۆشی. وازحە؟ ئەی چۆن پێغەمبەری خوا صلی الله تەمان ئەماڵە چی؟ ئەڵێ دوای ناونرا خولانەوەی کارنیغتۆن خولانەوەی خۆر بە دەوری خۆیان. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1400 ساڵ پێشی زانی کە خۆریش ئەخولێتەوە فەرمیوە كلون تەواوی ئەستێرەکان خەریکی جوڵەن. چۆن زانی؟ ئاەتی کە فەرمێ چی؟ والسماء بنيناها بأيدي وإنا لموسعون. ئاسمانەکانمان بەهێز بنیاتناوە و فراوانی ئەکەین. باسمان کرد لە بابی ئیلحاد و زانەسا وتمان ئیدوارد هابڵ لە ساڵی 1929 دوای بەکارهێنانی تەلەسکۆپەکەی بۆی دەرکەوت کە ئەستێرەکان ئەو درێژە شەپۆلانەی کە ئاگاتە ئەو تەلەسکۆپە سەیریەکان بەرەو درێژی ئەچێت کەواتە ئاسمان بەرەو فراوبوون ئەچێت. کەواتە ئەم دەقەی ئێستا من قسەی تیاکەم وردەوردە چیەکەین؟ وردەوردە لە یەکتر دوورەکەین یعنی زەوی لە خۆر دوورەکەوێتەوە وردەوردە. سەلمێنرا کە بەڵێ گەردوون چییە؟ فراوان ئەبێ. ئەی بابە ئەم بابەتە زانستیانە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانی؟ ئەمە قسەیەکی ماقوڵ یا ماقوڵ خوشکانم وانییە؟ دەیان ئیتر لەمە زیاتر ناڕۆم لەسەر بابەتە دەیان بابەتی تری زانستی لە قورئانە هەیە دەیان بابەت لە بابی جوڵەی تەکتۆنی زەوی لە بابی هەورەکان لە بابی ئاو لە بابی گیانداران ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی ئەگەر قسەکە مبالغە نەبێ بەشێکی زانست نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئان باسێکی نەکردبێت. ئەگەر ئەم پێغەمبەرە لە خۆی نووسیبێتی کەواتە پێغەمبەرە عالمی فەلەک بووە عالمی حەیوانات بووە عالمی کیمیا بووە عالمی فیزیا بووە دەی نەخێر بەڵکو ئەمە خوایەک پێیوتۆ لە خوایەکەوە هاتوو ئەم بابەتانش لە ناو قورئانە تەنها بۆ تەحەدایەک و بۆ دەمکوتکردنە لەوانەیە ئەم بابەتانە بۆ سەردەمی نزولی وحی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاریگەری نەبووە کە ئێستا ئێمە دەتوانین تەحەدایەکی پێ بکەین لە حادی پێ بکەین. خاڵێکی تر هەر لەسەر قورئان باسێکی تر خوشکانی من برایانم باسی هەواڵدانی قورئانە لە ڕووداوەکانی داهاتوو. وەک وتمان هیچ ئینسانێ ناتوانێ و نازانێ سەعاتێکی کە چیەکە. ئەگەر ئەم ئینسانە چەندێک ورد بێ لە پلاندانان پلانێ دانێت زۆر بە وردی بۆ ئەنجامدانی کارێک بەڵام پلانەکەی پلانی ئەی بێت پلانی بیشی بەدوادا ئەنێت ئەڵێ ئەگەر نەمتوانێ ئەم پلانە جێبەجێکەم چیەکەم پلانی بی جێبەجێکەم. ئەمە بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوەیە ئینسان بە یەقینی ناتوانێت بڵێ من سەعاتێکی کە فڵان کار ئەنجام ئەدەم یا فڵان شت ڕوو ئەدا یا فڵان شت دروست ئەگە مەسەلەن. خوای گەورەش فەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا
هیچ کەسێ نازانێ بەیانی چی ئەکا ئیتر غەدا خۆشەویست نییە بەیانی نازانێ کاتی چرکەیە دوای ئەمە چی ئەکا ئەی باشە قورئان چۆن توانی باسی کۆمەڵە بابەتی داهاتوو بکە خۆ باسانە بابەتی غەیبین بابەتی غەیبیش تەنها خوا پێ ئاگادارە خوای گەورە فەرمووی چی لا يعلم الغيب إلا الله واتا تەنها خوای گەورە ئەزانێ ئاگاداری پشتی نێنی پشتی ڕووداوەکانە ئاگادارە لە داهاتووە چی ڕوەدا جارجارەی وتمان خوای گەورە پەردەی ئەم غەیبە چی لێکات هەڵەداتوو بۆ کێ هەڵەداتوو بۆ هەنێ لە پێغەمبەران فقط بۆ هەنێ لە پێغەمبەران عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا إلا من ارتضى من رسول تەنها هەم پێغەمبەران خوای گەورە هەندێک لە غەیبیان پێ ئەڵێ ئەگەر نا پێغەمبەرانیش ئاگاداری غەیب نەبوون ولو أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء واتە ئەگەر تۆ لە غەیب بزانە ئەی محەممەد خێرە دەستی خۆ دەخست و خۆت لە ناڕەحەتی و سوء ئەپاراست دەیکەواتە تۆ ئەمە دەزانیوە باسمان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بیزانایە غەیب لە غەیبی بزانایە جەنگی ئوحودی نەئەکرد 70 سەحابەی بەڕێزی شەهید بوو 70 سەحابی نەئەنارد بۆ لە بیری مەعونا شەهید بکرێت وایە بۆیە چییە بۆیە هیچ کەسی ئاگاداری غەیب نییە و داهاتوو نییە ئەی قورئان چۆن ئاگاداری هێنا ئێستا چەند نمونەیەک باسەکەین قورئان باسی داهاتوو ئەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی چۆن زانی ئەڵێ چی خوای گەورە لە باسی لایەتێکا فەرمێ چی ألف لام میم غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون باسی چیەکە باسی جەنگی نێوان ئیمپراتۆرەتی فارس و ڕۆمەکە لە ساڵی 614 هیجری فارسەکان سەرکەوتن بەسەر ڕۆمەکان فارسەکان سەرکەوتن بەسەر چییە بەسەر ڕۆمەکان کافرەکانی قوڕەیش وتیان ئەوان ئاگرپەرست و بتپەرستن ئێوەش بتپەرستین ئێوان چۆن سەرکەوتن بەسەر ئێوەی بەسەر ئەهلی کتابە ئێوەش کە کتابتان وایە هەیە ئێمەش بەسەر ئێوە سەرەکەوین ئەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم ئایەتانەی بۆ دابەزی فەرمووی نەخێر لە داهاتوویەکی نزیکە ئیمپراتۆرەتی ڕۆم سەرکەوتە بەسەر کیا بەسەر ئیمپراتۆرەتی فارس دەیەوە بوو لە 622 هیجری لە 622 هیجری ئەم ڕووداوە هاتە دی باشە زاین عفوا باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئان چۆن ئەمەی زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن توانی هەواڵی وا بدات لە کاتێکا لەو کاتە ئیمپراتۆر بۆ تەفروت نابوو ئەمە ئەگەر ئەوە نەبێ ئەم قورئانە وەحی بێ و لەلایەن خواوە نێدرابێ بۆ ئەم پێغەمبەرە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا پێش دابەزینی ئەم ئایەتە کە ئێستا بۆتان خوێندمەوە وەکو ڕئیسی دەوڵەت پاسەوانی هەبوو کۆمەڵێک لە سەحابە بەڕێزەکان پاسەوانی چواردەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان خوای گەورە مایەتی دابەزان یا ئەیها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس واتا خوای گەورە تۆ ئەپارێزێ لە خەڵکی تۆ بەدەستی خەڵکی ناکوژریەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاسەوانی بوو ئەم ئایەتە دابەزی ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاسەوانەکانی جواب کرد فەرمووی أيها الناس انصرفوا فقط عصمني الله ئیتر ئێوەم ناوێ پاسەوانی بڕۆن خوای گەورە ئیتر ئەپارێزێ باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر پێغەمبەری خوا نەبێت و ئەمە وحی نەبێت خۆی ئەم قورئانەی نووسی بێت چۆن ئەم پاسەوانانە لە کۆڵی خۆی کات و لە خۆی دوورەخاتێ یەک دوو باش ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەقینی نەبێتاوەکو گەیاندنی تەواوی ئەم پەیامە نامرێت و بەدەستی کەس ناکوژرێت چۆن ئەم هەواڵە ئەداتەوە لە کاتێکیان ئێوە بڕۆن لە من دوورکەونەوە پاسەوانیم نایە و هیچ کەسێکیش ناتوانێت من بکوژێت ئەی باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو مەدینە بووە مەدینە منافقی تیا بووە جوولەکەی تیا بووە بە چواردەوری مەدینە قوڕەیش هەبووە غەساسینە هەبووە ئەو هەموو خەڵکە هەبوون کە چی کە خەڵکانێک بوون دژی پێغەمبەر بوون خۆ مەدینەش قەڵاوبینێکی تیا نەبووە بۆ قەڵای بەنی قوڕەیضە و قەڵاکانی جوولەکە تا بڵێن شورایەکی هەبێت و خەڵک نەتوانێت بێتە ناوی مەدینە بشارێکی کراوە بووە وەنێ کافرەکان منافقەکان بڵێن ئینە بیوتەنا لەعەورە ئەڵێن ماڵەکانمان چۆن بڵێ بەدەرەوەیە ئەی چۆن پێغەمبەران خەڵکە دوورەخاتەوە لە خۆی یەکەم ئەگەر
يقين نبي لداهاتوا أما هوالدانا لداهاتوا كمن ناكوشي وانا خالك كتر لآيات كتر في خبر قال يقول القرآن فالمتي لقد صدق الله ورسوله رؤيا بالحق لتدخلون المسجد الحرام أما لششي هجري هذا بس لششي هجري لأن والكافر كانوا مسلمان ركض نامي حديبة أكلت واتاك فلكان لأوجي قوتها لإخواني يقول آداب زين أفرمين بدون أي محمد توش ناو مكة طوافش أكيو سرش شملي قشش كرتا كيتو فتح مكة شكل ده هو ولا دعوة مسيكي تو صعبة وأمرودا يعني أقرب بيا غمر الله صلى الله عليه وسلم خلق القرآن بنوسيا شون أيتواني نوسينا بنوسيا أي باش نتاوكو دويترو ديترو بيسيتريش فتح مكة نكلا هادشي أوكاتش أوكاتك خاصة صلى الله عليه وسلم وانيا باش همو آياتنا يا آيات دي كسوة بقوة براسنا في خواي يقول القرآن أفهم تبت يدا أبي لهب وتب أفهم سيصلى نارا ذات لهب أفهم أم أبي لهب وشنكي أشنا جهنم باش أما هوان ولا داعتو دواي دابزني ما يتدسر أبي لهب لجهنم باش في غمر فاصل أصلا ناترسا أم أبي لهب أقول لك كم بتشيل أسمى باش بمسلمان بديه مسلمان كاتب قرآني تدرو وانيا يعني زول بأساني أيتواني قرآن بدرو بخاتو أبي لهب خزانة كي أيتواني قرآن بدرو بخاتو دي في غمر فاصل أصلا أم هوالي دا وهوالي دا القرآن أم هوالي دا ولا داهاتو لسنا صلي جواد لش أما أجر وحي نبي في مخصص أصلا ناتواني أبي وانيا باش أما قرآن كاتب ما دركوت القرآن هي بيغمبر نية بفي بلغانا يكن ببي روان بيشكي بفي بوني أعجاز زانسي للقرآن بفي أويل لنا القرآن هوالي داعتو هي باس لباسي داعتو هي أجر أما هي بيغمبر بيه خوي ناتواني أمشتانا لنا القرآن أبنوسي باش شتي كمان طبعا عمل درس داعتو إن شاء الله واني داعتو باسو توماتو معنانا كي نسال القرآن أو زور بالتفصيلي أو قصاني جناب الشكر أو أخينا بعض الشكان هو باسل إن شاء الله. خالك كتير شوالي معجزة في غمر صلى الله عليه وسلم. أي في غمر غير القرآن معجزة كي هم يموت معهم في غمران معجزة هم في غمر صلى الله عليه وسلم أفهم هيك في غمر إلا في غمران هي إلا أخوي جورك ومالله معجزة تاو كتشيكا تاو كي بقول معجزة روبري كي بيتو روبري قام كي بيتو. أو معجزاني في غمر إخواتي شندانيك بسريعي يكم معجزة إسراء معراج تواتر هي لويك إسراء معراج روداوي كرويداو قرآن إجباسيك سبحان الذي أسرى بعبده يعني أفتمارونه على ما يرى ولقد رآه نزلة أخرى تاكو تايعين وأتى قرآن باس أمر داوى أكاد إجماعي تواتري عملي تواتري شيء كباس أمر داوى أكاد كاتب يا غمر صلى الله عليه وسلم أم باس كرت كافر كان يقريش شان كرت كافر كان يقريش هاتن شان كرت هاتن شغله كردي أنا أمو كردي أنا دسبايا قلت أنا أرى والله يا غمر صلى الله عليه وسلم قصيل أرز أنا ما تشوفه أسمع هني كان أوانيك بيت المقدس يعني بنيبو شون برسيان يعني كرت أيا كتوشويت وعليتشون شو أنا بزانم أفرمي بيغمر صلى الله عليه وسلم أفرمي خواهي قونا بيت المقدس يخصى برشاو أوان شي برسيالي كان يكرمن بدقيقتين بيني أما معجزيكي قورية أم بيغمبرا لسردسي أم بيغمبرا روي دعوة معجزي لتبوني ماك اقتربت الساعة وانشق القمر كافر كانت وتيا أي محمد داوي معجزية زول لك بيغمر صلى الله عليه وسلم أكل طبعا خواهي قونا أفرمي القرآن خوي معجزية تمام بلا دائما وتيان معجزة كمان بشان ده بيبيني أي شيء ما عندنا بعض ولادك لا تأكل إلا صفابة لا تأكل إلا مروان أفهم في صلى الله عليه وسلم بنجي إشارة بوكرد ما عند ولاد بو بشيوية أفهم كيف حركة وتبين أمر دعوة ترى خلقي ما كش نعم بيني خلقي شو أنا كان يتر كلا جش بون أمر دعوة بيني على هندستان توقيتك هي توقيتك السنوي على لا باس اللي تبوني ما عندك شتێکی علمی شەگوو لە هی ناسا بەڕاستی بۆی گەڕام بەڵام چۆن بڵێ شتەکە زۆر تحقیقەکە نەبوو ئەڵێ شەقەکەیە لەسەر مانگ
وتوانە ئەم شەقە چییە؟ چۆن دروست بووە؟ ئەڵێ زانایان وا جوابیان داوەتەوە ئەمە بەهۆی تەقەڵوسی گەرماوە مانگ سارد بووەتەوە کەس خۆی ئەڵێن ئەستارەکان ئێمە هەوی گەرم بۆ وردە سارد بووەتەوە ئەوە دروست بووە بابەتێکی علمی بۆ حەزمە کردستانی پێوە بێشێنن مهم ئەمە معجزەیەکە و بینراوە و لەو کاتە بە تەواوتورە تا ئێستا گەشتووە دەستی ئێمە ئەمە دەیان معجزەی تر کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لەبەری پەنجەکانی ئاو ڕۆیشتووە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بە مشتێ جووە قەومێک یەک جێشی تێر کردووە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم چۆن بڵێ بەتفی مبارەکی چاوی مامی عەلی چاکرێتەوە دەستی ناو سەر خۆشا چاک بۆتەوە ئەمانە خەڵک بینیوێتی هەندێکی بەسەر کابرا خۆیان هاتووە ئەی ئەم معجزانە ئەمە بەڵگەی چییە؟ بەڵگەیەوەی ئەم کەسە لە خۆی نیشانە ناکا بەڵکو ئەمە پشتیوانێکی هەیە کە خوایە جەلە جەلاله باش خاڵێکی تر هەر لەسەر خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم لەسەر لە فەرمودەکانی بابەتی زانستی هەیە ئێمە دەیان بابەتمان هەیە لە بابی دەیان فەرمودەمان هەیە کە ئێستا زانست ئەو یعنی زانست ڕاستی ئەو فەرمودە ئەسەلمێنی چەند نمونەیەک ئەخەمە خزمەتتان وا دەیان مامەڵە و چۆنێتی هەڵسوکەوت هەیە بە فەرمودە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا بکەن ئێستا زانست ئەیسەلمێنێ ئاوا چاک ئەڵێ بەلای ڕاستە بخەوە بە دانیشتانەوە ئاو بخۆ کەم بخۆ مەعیدەت بکە لە سێ بەشەوە کەم بخۆ نازانم فڵان بەکاربێنێ وەڵحاڵ ئەوانەی کە لە طبی نەبەویە هەیە دەی زانست ئێستا ئەیسەلمێنێ کە شتەکە تەواوە شتێکی چاکە ئەی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن زانی ئایا ئەمەی لە کورتوری ئەفەرمێ حیجامە بکەن مەسەلەن کە لە شار گرتن ئایا ئەمەی لە کورتوری ئەو کاتێ عەرەب وەرگرتووە نەخێر بۆ چونکە لە کورتوری ئەو کاتێ عەرەب خۆش شتگەلێ زۆر لەمە زیاتر بوو بۆچی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بڕێکی لەوانە تەصدیقەکا و بڕێکی زیادە ئەخاتە سەری بەڵام بڕێکیان ئیهمالەکە وانییە بۆ ئەمەکە کەواتە ئەمە وەحیە بۆ خوای گەورە پێیوتووە ئەمە چاکە بە خراپە أو فرموداني كباسي زانسين في غمر خاصة صلى الله عليه وسلم فرمتشي إذا وقع الذباب في إناء أحدكم فليغمسه ثم لينزعه أفرمي قال مي شليك وتناو آوي كسيكتان شلي كسيكتان بك نقوتاو دعاي دريكا شو كلا بالك داهي ولا بالك دواهي طبعا أبا كساني كعقلانين كبعقل فرمودا أروانا لكاتي كون على سلام الشيخ محمد عبد الأوانا قال تمام فرمودانه هاتو فرمودانه ردا کردو بەڵام زانست ئێستا ئیسەلمێنێ بەڵێ لە باڵی مێشولە باڵێکی جەراثیم و چۆن بڵێ سوودبەخشی تایە باڵێکی جەراثیمی چی تایە جەراثیمی زیانبەخشی تایە زیانبەخش سوودبەخشەکە زیانبەخشەکە چیەکە ئەکوژێ تەنها دوو توێژینەوە بێ ناوم بۆتان ناخوێنمەوە یەکیان جوان کلارک کردوێتی لە ئوسترالیا جوان کلارک لە ئوسترالیا لە مەجلەیەکی عالەمی بڵاو بکراوەتەوە ئەوە کەیتریان لە مەجلەی ئەزموونی پزیشکی ئینگلیزی بە ژمارە 1037 بڵێن 1037 لە ساڵ 1927 کراوە ئەمیش زانایەکی ئینگلیزی کردوێتی بابەتەکە بشی نووسیوە بە درێژی بەڵام لەبەر کورتی کاتەکە واتە ڕاستی ئەم فەرمودە ئەسەلمێنن وازح براکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن زانی مێشولە ئاوایە ئەم باسە زانستی لەکوێ زانن فەرمودەیەکی ترمان هەیە کابرای کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من خێزانەکەم مناڵێکی ڕەشی بووە هەبەستی ئەوە بوو من مناڵەکانم هەموویان وەکو چۆڵێ گەنم ڕەنگن ئەم مناڵە ڕەشەی لەکوێ هێناوە احتیمالە حاشا لە ڕوو جەنابتان و خوشکانم زینای کردبێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێگەشت فەرمووی ئایا حوشترتان هەیە فەرمووی بەڵێ هەمانە فەرمووی ڕەنگیان چییە فەرمووی سوورە فرمي لو حشر سورانه رنجي ترهي فرمي أنا والله همانا هل فيها من أوراق أي حشرك تان هي السور بيو رشيد تابية فرمي أنا والله همانا فرمي أول كيو هات فرمي شيء في غمر صلى الله عليه وسلم فرمي وهذا عسى أن يكون لك براوتي قال عسى أن يكون نزعه عرق وتي لو أنا أم حشرة لباوان يكو هاتبيه چۆن بڵێ ڕێگێک بێ لە باوان و هاتبێ فەرمووی دەی ئەم مناڵەی تۆش ئاوایە ئەم فەرمودە بەڵگەی چییە بەڵگەی زانستی بۆ ماوەزانیە کە زانامەندە لە ساڵی 1970کان چی کرد چۆن بڵێ اکتشافی کرد کە ئەوەی کە ئینسانەکان نەوەکان لە باوانیان ئەچن وەتا پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمووی جاری وایە نەوە لە کیەکە لە باوکی ناکات چێتەوە سەر باوانی باپیرانی
شتێکی علمیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چی لە فەرمودەیەکە تخيروا لنطفكم بو فإن العرق دساس أفرمي بو نطفتان واتا أفرمي خزانكاتان بزان شون هوا بجيرن بو أفرمي شون فإن العرق دساس يعني الرق دساس شون بلين دز واتا تو أم أفرتي كيتا خزاني خود يا أو بياوي كيتا هاوسري خود لو أنا ملالك لو نتشي لبعواني بشي چونکە بۆ ماوەیش چییە کاشت ئەدزێ لە باپیر و باپیرە گەورە و ئەیهێنێ ئەمە عیلمی بۆ ماوەیە لە ڕاستیە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم چۆن زانی ئاوایە بەڵێ پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ئینسانە 360 مەفسەڵ هەیە جونگە هەیە دەیسە دەرەکەوێ وایە چۆن زانی ژماردی ئەمانە بەڵگەی کێن بەڵگەی ئەوەن ئەم محەممەدە صلی الله علیه و سلم لە خۆی وە قسەی نەکردووە بەڵگو بەوەحی ئەمانی پێوتراوە بەوەحی ئەمانی پێوتراوە خاڵێکی تر هەر لە خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەواڵی داهاتووی داوە نەک لە قورئان لە فەرمودەی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاخر بەڕێزەکان گوێ بگرن بەڕاستی ئینسان کە قسە لە داهاتوو ئەکا زۆر یعنی ئەبێ ئینسان زۆر وریابی چونکە کاتێک کە تۆ باسی داهاتوو ئەکەی ئەگەر بە یەقینی باسی ئەکەی وانەبوو تۆ بە درۆ ئەخرەیتەوە ئەو کەسانەی کە باسی داهاتوو ئەکەن لە کاهینەکان خەڵکانێکی چین خەڵکانێکی خراپی ناو کۆمەلگان ئەگەر بە درۆژ بخرێنەوە ئەوەندە ڕوتەق و ئەوەندە حاشا خراپن پێی شەرمەزار نابن عەیبە نییە بۆیان بە درۆ بخرێنەوە بەڵام حاشا لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر هەواڵێ لە داهاتوو بدا و ئەم پێغەمبەرە وا دەرنەچێ بە درۆ ئەخرێتەوە کە بە درۆ بخرێتەوە چواردەوەرەکەی گومان نەخەنە سەری ئەو قوربانەی کە بۆی ئەدەن ئەو قوربانەی بۆ نادەن وایەوان نییە بۆیە باسکردن لە داهاتوو ئەگەر بە وەحی نەبێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى نەبێ ناتوانێ هەواڵ بدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەی سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ چی ئەفەرمێ ڕووە کاتە فاتمەی کچی ئەفەرمێ وإنك أول أهل لحوقا بي ونعم السلف أنا لك أفهمي أي فاطمة كشم تو باشترين كس تو يكم كسي لك سكاري من بمنقي دواي فاطمة دي پیغمبر خدا صلی الله علیه و سلم دوای كوفاتي كر دوای ششمان پیغمبر خدا صلی الله علیه و سلم روا كات حسني كجزاي أفهمي إن ابني هذا سيد أم كري من شيء جورية أفهمي ولعل الله أن يصلح به بين فئتين عظيمتين من المسلمين أبو إمام حسن تنازلك أبو إمام معاوية أو جنگ جورا إصلاح يعني أمة إجماع من لسر خلافة إمام معاوية شون بيغمبري خوا صلى الله عليه وسلم أميزان بيغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي لقل عدي كل حاطمي طيابو أفرمي كابريها تلاقي بيغمبري خوا صلى الله عليه وسلم شكاتي كر شكاتي حالي خوي كر لبرسيتي ولا ناراحتي ولا ويك خلق رجليان ليكا أفرمي بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي أي عدي يا أي عدي عدي شابيوتي عدي كل حاطمي طي فرمي والله أجر تمنى دريج بيت كنوزي كسراء أبينيت كسراء ودا صلاتك كسراء أبينيت أبو خيتو أقادة شيء أقادة دسي إيما شون بلي قيصر ودصلاتي قيصر أبيني لا بلين هرقل قيصر للشام أبو خينو شون بلي دصلاتو هنا أكادة دسي إيما عشان پیغمبر خدا صلی الله علیه و سلم لمدینه و کد صلاتی هشتا لمدینه هشتا اعلم کاته هشتا نگاشتوتا مکه اعلم کاته شلون ما توان يا امام دعاء فتح مكه تنها مدينه ومكه هي شلون توانم هوا على بدا بل شلون توانم نعم عدي دعاء فتح حنين مسلمان به هيش اوج حد سيكي تلا بالي شلون توانم هوا على بدا ها أما أجر شيء بيه أجر وحي نبي أعمل كيسام فرمودة بعصكم أما إمرو منو تويبيني في غمر الله صلى الله عليه وسلم فرمتشي لا تقوم الساعة حتى يكثر الهرج وحتى تعود أرض العرب مروجا وأنهارا قيامتنا يا حتى وكو هرج نبي هرج يعني شيء يعني كشتار زور به
بە جۆرێک بکوژ و کوژراو نازانن نە بکوژ ئەزانێ بۆچی کوژراوە بۆچی ئەکوژێ نە کوژراو ئەزانێ بۆچی کوژراوە نەکوکم سەردەمی من و تۆی ئایسا لەو شەڕی ڕووسیا و ئۆکرانیا چی ڕوونادا ئەمە یەک دووەم ئەفەرمێ ئەم زەویەی عەرەب کە پێشتر باخ و باخات بۆ و ئێستا بۆتە بیابان دووبارە بێتەوە باخ و باخات دەیتخوا ئەو هەموو باران و بەفرەی کە لە سعودیە هوێ نەبینێت بینیتان ئیمساڵ چی لێ هات سبحان الله ئەمانە چین ئەمانە بەڵگەیەکن بەڕاستی ڕازگۆی ئەم پێغەمبەرە پیشانەدا و نمونەی کەشمان هەیە بەڕاستی بە لەبەر خاتری کات باسییان ناکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شەڕی بەدرا فەرمی ئالێوا ئەبوو جەهل ئەکوژێ ئالێوا ئومەیە ئەکوژێ ئالێوا کی ئەکوژێ هەمووشی وا دەرچوو چۆن زانی بە سەحابەکانی وت لە شڕەکان ئەسحابە فەرمی دەقیق شوێنەکەی کوێ ئەوە دەقیق شوێنەکە ئەوە دەرەکەوت ئەو شوێنیانی لەوێ ئەبوو جەهل لەوێ مرد ئەی باشە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم بەڵکو ئەمەی وت و سەحابە مەسەلەن وا دەرنەچوو گومان ناکەن لەسەر ڕازگۆیی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم چۆن ئەمەتوانێ ئەم بەم سەریحی ئەم هەواڵە بدات طبعا ئەم فەرمودانە هەمووشی صحیحە بۆ معلومات هەمووشی صحیحە بەڵێ کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کەسایەتیەکەی بەڵگەیەکی ڕوونی چییە پێغەمبەرایەتیەکەیەتی یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخوێنەوار بوو طبعا نەخوێنەواری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکە نکۆڵی لێ ناکرێت سا کۆمەڵە بەڵگەش باسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو کۆمەڵگەیەکی چی هاتووە هو الذي بعث في الأميين رسولا لەناو کۆمەڵگەیەکی نەخوێنەوار هاتووە وشەی ئومی یعنی چی یعنی لا يكتب ولا يقرأ هەر خۆیشی ئەفەرمێ چی نحن قوم أمي لا نكتب ولا نقرأ یا قومێکی نەخوێنەواری نازانین بنووسین و نازانین بخوێنینەوە واضحە باش ئەو کەسانی کە ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێنەوار بووە ئەبێ چی بکەن ئەبێ ئەو کەسانە بەڵگە بێنن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێنەوار بووە لە ڕاستیان نەک ئێمە بەڵگە بێنین کە نەخوێنەوار بوو بۆ چونکە نەخوێنەواری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆتە شتێکی تەواتر واتە بۆتە شتێکی مەشهور لە عامەی خەڵک کاتێکا تۆ تێیت پێچەوانەی ئەم مەشهورە قسە ئەکەی ئەبێ چی بکەین ئەبێ تۆ بەڵگە بێنی واضحە ئەم بابەتێکی هینە ئەبێت تۆ بەڵگە بێنی کە تۆ دژی چیت دژی ئەم بابەتە مەشهورە ئەمە یەکەم دووەم خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ چی ئەفەرمێ وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك ئەخر ئەم ئاەتە زۆر سەریحە خوشکان حەزەکەم گوێ بدەنێ ئەی محەممەد تۆ لەمە و پێش ئەم قورئانە نەئەتوانی بخوێنی تۆ نەئیشتوانی بەدەستی ڕاستی بنووسی تو خوا معقوڵە ئێستا من کتێبێ تو خوا معقوڵە ئێستا من قسە بۆ ئێوە ئەکەم بەڵام کاکە من لاڵم ناتوانم قسە بکەم ئەی با بە تۆ نییە قسە بکەین معقوڵە بڵام کاکە گیان ئەم کتێبە من نووسیومە ئەم کتێبە من نووسیومە معقوڵە ئەم کتێبە سەر جەنابی دکتۆر کەریم ئەحمەد نووسیوێتی بەڵام بە ڤیدیۆی بڵێ کاکە گیان وەڵام من ناتوانم من خوێنەواریم نییە یاڵێن کاکە تۆم کتێبە تۆ نەنووسیوە معقولە قورئان بڵێ کاکە گیان ئەم قورئانە یعنی خۆی لە ناو قورئانەکە بنووسێ کاکە من خوێنەواریم نییە ئەی چۆن ئەمە دێتە پاڵی خۆت واسە مەوسەیەرش یعنی چۆن ئەمە دێتە پاڵی خۆت لە قورئانە کە تۆ بڵێ ئەگە بڵێ قورئان من نووسیومە یا کافرەکان بڵێ قورئان خۆت نووسیوتە و هەر خۆش ئەڵێ من خوێنەواریم نییە من ناتوان بنووسم و بخوێنمەوە ئەم ئاەتە هەر شتێکی زۆر چۆن بڵێ چییە پشکێنە آياتك تلخاي قول فرمتشي قل لو شاء الله ما تلوته عليكم ولا أدراكم به فقد لبثت فيكم عمرا من قبل وحتى أي محمد بيان بلي صلى الله عليه وسلم أقل خوابي يستاهل خو من هالنمط وأنا قلاتنا بس أنا بخونمو أي من خلنا وتانا أبو تشنيكا آية من باسي خونوارينا بول قد رجل رجال باسي يوم كل خونوارهم باسي نوسيلكم بوا چل سال پیش نازلی پیش ئەوەی من بمە پێغەمبەر کەسی هاتووە بۆ لای من وەرەقەیەکی بۆ بنووسم بۆ بخوێنمەوە ئاخر ئێمە من باوکو و باپیرانی ئێمە ئەڵێن کۆنەک باوکی ئێمە ئەڵێ لە ساڵی حەفتاکانە لە گوندەکان و لە شارۆچەکانیش تا حەدێک خوێنەواری نەبووە مامۆستا هێرش ئەڵێ مەلایەکە بۆ یا دووسێ خوێنەوار هەبووە هەرچی نامە هاتووە خەڵک چۆ بۆ لای ئەو چۆن بڵێ بۆیان خوێندۆتەوە یا نامێ نووسرا بێت
الله جاري وابو نقطه يرن ولا كاك كابلر نامەیەکی باوتۆ توتی وڵای ئەم نامە بۆ بخوێنە بەس من گوێتەگرن بۆی خۆت نەیبیسی ها نقطەیەکی وای گەڕنەوە دەی باشە ئەگەر پێغەمبەری خوا لە ناو مەکە خەڵک نەخوێنەوار بووە طبعا نەخوێنەواری ئەو سەردەمەی عەرەبیش زانین بۆچی بووە ئەمە حەزەکەم شتێک باس بکەم بەڕاستی لە زیرەکیان هەبووە چونکە ئەوان وتوانە هەر کەسێک خوێنەوار بێ یعنی زاکیرەی زەعیفە لاوازە یادگەی لاوازە ناتوانێت شت لە بەرکاشت ئەنووسێتەوە ئەنا ئەوان کابرا هەزار دێشقیان یەکجار بەو خوێندایەتەوە لەبەریە کرد ئەبوو جەعفەری مەنسوور وا نەبوو چیرۆکی سومەی دەقیتان نەبیستووە بیستوتانە ئەڵێن عەیبە خەڵک شت بنووسێ ئەوەی کە شت ئەنووسێ عەرەب ئەڵێ قەید العلمی بالکتابە واتە نووسینەکە علم چۆن بڵێ قەیدکە بە نووسین ئەوە بۆ کێیە ئەوە بۆ کەسێکە لە یادگەی لاواز بیان نەخۆشی لە بیرچوونەوەی هەبێ ئەنا عەرەبی ئەو کاتە هەر بە هەزاران دێر شێعریان لەبەر بووە معلقاتی 7,000 دێر شێعر بووە ئەگەر کەلیمەیەک و پاشوێش قسای پێیان نەوتی بەیتێک و پاشوێش قسای پێیان نەوتی یانە کاکە وا نییە یعنی عەرەبی ئەو کاتە کە نەخوێنەوار بوون لەبەر زیرەکی حیفزیان بووە کە خوێنەواری کەم بووە کەواتە خوێنەوارەکان دیار بوون لەو کاتە دەی نەبیسراوە ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم ڕۆژە لە ڕۆژان کەسێک چوو بێتە لای نامەیەکی نووسی بێ بۆی یان نامەیەکی بۆ خوێن بێتەوە واضحە بەڵێ خوای گەورە فەرمێ ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان تو هەر نەزانی و کتاب چییە ڕاست ئەم کتاب لێرە باسی یەهود تەورات و ئینجیلە بەڵام باسی قورئان و بەڵێن باسی خوێنەواریشە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم کە وحی بووە هات چییە کرد بەردەوام زمانی ئەجوڵان خوای گەورە فەرمێ ولا تعجل بالقرآن من قبل أن يقضى إليه وحيه يا ولا تحرك به لسانك لتعجل به فەرمی پەلە مەکە ئێمە خۆمان چیەکەین ئین عەلەینا جەمعه وقورئانە ئێمە خۆمان کۆپیەکەین ناو دڵت ئەی باشە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم خوێنەوار بووایە ئەو وحیڕەکە نووسیە وتر پێویستی ناکەن پەلە بکەوە ئەم ڕاکە بکەوە باش ئەم قسانە بەڵگەی ئەوەیە کە ئەم پێغەمبەرە نەخوێنەوار بووە ئەی نەخوێنەوار بووە ئەم شاکارە گەورە لەکوێ هات ئەم قورئانە عەظیمە لەکوێ هات خوا هاتووە کەواتە ئەم کابرا ئەم کەس محەممەدش پێغەمبەر فرمودەکانی پێغەمبەری خوا بڵێن ئەمە لە قورئان بەڵگەی سیرە بۆ نەخوێنەواری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیان بەڵگەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کوتابی وحی بووە کاتبی وحی بووە دەی باشە خۆی خوێنەوار بووە خۆی وحیەکەی نووسی و تەواو اینجا کاکە گیان ئادێک وەرن چۆن بڵێن نەسخیکەن کۆپیکەن لەبەری پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم دایم بە چواردەورە زەیدە بووە معاویە بڵێن ئیمامی ئەبوبەکر بووە ئیمامی عومەر بووە ئیمامی عوسمان ئیمامی عەلی معاویە کوڕی ئەبی سوفیان زەیدی کوڕی سابت ئوسامەی کوڕی زەید ئەمانە کە کاتبی وحی بوون بانگی کردوتری کاکە بۆ هەر شتێک بۆ نووسینی وحی بۆ نووسینی نامەکان بۆ نووسینی ئەحەدەکان بۆ نووسینی نامەیە بۆ کار بەدەستەکان ئەمان بۆیان نووسیوە لە ڕێکەوتنامەی حودەیبیە کاتێکە لەگەڵ سوهەیلی کوڕی ئەبی عەمرا مناقەشە ئەکەن ئەڵێ کاکە بنووسە کاکە گیان هذا ما قضى الله إنك لنا نسيوا هذا ما قضى عليه محمد بن عبد الله أيش الله شيء الله ولو علمنا أنك رسول الله صلى الله عليه وسلم لم نمنعك ولا بايعناك رغم زانه تو پیغمبري ركب لنا كرت بيعه بيداي ابي بنوسي شيء بنوسي اما ولكن اكتب هذا ما قضى عليه محمد بن عبد الله أفرمي أمشتي أنا والله محمد بن عبد الله وأنا والله رسول الله والله من محمد يكون عبد الله وليش بيغمري إخوان ده قال إمام علي بيسرو إمام علي والله لا يسرمو يعني رسول الله كبسرو أي باشا في الله صلى الله عليه وسلم خوي ينبغى خوي إسرائيل ده فرمي شيء فرمي فأرنيه ده بشان بده كامل رسول الله كبا خو بيسرمو أي خوي كانوا أربعة خوي إسرائيل واي يعني أما شيء أما بقية زور صريحة لا شيء لا أويك في الله صلى الله عليه وسلم نحن أبوه أو آياتك خوي يقول فيلم وقالوا أساطير الأولين اكتتبها أفرمك كان أم قرآنها قصي وأفساني خلقي كونه نالي نانو كتبها محمد الله اكتتبها واتبوي نسرا وتو كاتو خوي ناتواني بنوسي زۆرێک لە ڕۆژهەڵات ناسەکە تەمان ئەوەی کە ئەڵە خوێنەوارە جوڵزی لەرە ڕۆژهەڵات ناسێکی مەجەڕی حەقدە بەرامبەر ئیسلام لە 800ەکانە ژیاوە لە 900ەکانە مردووە تەقریبەن
ئەمە ئەڵێ خوێنەوار بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەنێ بەڵگەی زۆر لە ئاوازی تاسەری ئێسقان لە ئاوازێنێتەوە ئەوە لە دەرسەکەی داهاتوە باسێکم ئینشاءالله. بەڵام زۆر لە ڕۆژاوە ناسە عەبقەریەکان وەکو لودڤیجۆ مرچی کە لە 1700کانە مردووە قەشەی کاسۆلێکی بۆ قورئانی وەرگێڕاوە بۆ زمانی لاتینی. هیمفری بریدۆ کە ماوەسای ئاینەکان بووە کتێب لەسەر ژیانناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ناوی حیات محەممەد. سیمۆن ئۆکلی ڕۆژهەڵاتی بەریتانی. کافە جروک کە ئەمە کتێبێکیە لەسەر ئەوەی تەسەووری قورئان بۆ مەسیحیەت. ئەمە ڕۆژهەڵاتی گەورەی عەبقەری بوون لە هەمووشان لە سەدەی 16 ژیاون. هەموویان قەناعەتیان وایە کە محەممەد صلی الله علیه و سلم لە خوێنەوار بووە. بابەتی کۆتاوی ئاخر بابەتی ڕازگۆیی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش بوونی پێغەمبەرایەتیەکەی بەچی وەسف کراوە؟ بەڵگەمان بەو قسانە چییە؟ بەڵگەمان چی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک خوای گەورە ئاياتی وأنذر عشيرتك الأقربين دابەزان خزمکە سوکارەکەی کۆ کردووە چوە سەر کێوێک فەرمووی ئایا ئەگەر پێتان بڵێم لە پشتی ئەم کێوە جێشێک هاتووە داتە سەرتانە باوەڕم پێکەن ئەکونتم مصدقی باوەڕم پێکەن بەڕاستم ئەزانن قالوا ما جربنا عليك كذبا وتیان هەرگیز تۆمان بە درۆ نەبینیوە هەرگیز نەمان بینیوە تۆ درۆ بکەی. کاتێک کە ئەبوو سوفیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نامەیەکی نارد بۆ هێرقل لە شام. هەرقلیش وتی بچم بزانم کەسێ هەیە خەڵکی ئەو شوێنە بێت و چۆن بڵێ پرسیاری لێ بکەم. ئەبوو سوفیان ئەو کاتە لە بازرگانی بوو لە ئەوێ کە بانگیان کرد وتی کێ نزیکترینی کەسی محەممەدە؟ ئەبوو سوفیان وتیان وتی من. وتی تۆ بێرە پێشەوە وەرە پێشەوە. ئەوان چۆن بڵێ ئەو کە لەگەڵیان ئێوە لە دواوە بن ئەگەر درۆی کرد پێم بڵێن. کۆمەڵە پرسیاری لێ کرد. یەکێ لە پرسیارەکان وتی چی؟ وتی ئایا پێشتر لە ئەم کەسە درۆی کردووە؟ وتی نەخێر هەرگیز درۆمان بەدەمیەوە نەبینیوە. بۆیە هەرقڵ وتی هەر کەسێ بەدەمی درۆ نەکات بەدەمی درۆ نەکات هەرگیز کەسێ خۆی درۆ نەکات بەدەم خەڵکەوە بەدەم خۆشەوە درۆ ناکات. مەشایەتی ئەبوو سوفیان بوو. دوایە ئەبوو سوفیان خۆی ئەڵێ چی؟ ئەڵێ وەڵای لە ترسی ئەو جەماعەتەی دوان نەبوایە بە درۆم بخەنەوە ئەو ڕاستیم نەئەوت. یعنی من پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم درۆزنە. لە کاتی دانانی بەردەڕەشەکە لە 35 تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم واتە 5 ساڵ پێش هاتنی وحی. جنابتان مەشهورە لە سیرا گیر و گرفت دروست بوو کێ بەردەڕەشەکە دابنێت بخاتە شوێنی خۆی. لەسەرەوە کۆک بوتیان هەر کەسێک لەو ڕێڕەوە هات ئەو کەسە ئەکەنە شاید ئەکەنە دادوەر. کێ هات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. وتیان چی؟ وتیان ئەرە وەڵا ڕازگۆ ئەمینەکە هات یعنی باشترین دادوەر هات. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش پێغەمبەرایەتی ئەمە سیفەتی بووە. دەی ئەم پێغەمبەرە چۆن ڕێک دوای تەمەنی 40 ساڵی بوو بە کەسێکی درۆزن؟ وانییە؟ ئەمەی چۆن ئین کرد؟ کاتێککە جەعفەر کە کۆچیان کرد بۆ حەبەشە مسلمانان کۆچیان کرد بۆ حەبەشە ئەوە بوو قوڕەیشەکان عەمری کوڕی عاسیان نارد بۆی ئەوان بگەڕێنەوە. ئەوە بوو مەجلیسێ دروست بوو. نەجاشی جەعفەری بان کرد وتی چیتان هەیە قسەتان هەیە؟ ڕە جەعفەر وتی چی؟ وتی ئێمە قەومێک بووین پێش ئیسلام خوای گەورە پێغەمبەرێکی بۆ ناردین نەعریف نەسەبەه وەصیدقەه. هەم نەسەبی ئەزانین کێیە هەمە ئیزانی کە کەسێکی ڕازگۆیە. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیان ئاەت لە قورئان دەیان فەرموودە باسی چیەکە؟ باسی ڕازگۆییەکە. تو خوا ماقوڵە کەسێک خۆی درۆزن بێ و هانی خەڵکی بدا بۆ ڕازگۆیی؟ جارێ دوان سیان چوار دی باوەڕی پێ ناکەیتەوە لە کاکە تۆ ڕاست ناکەی. وانییە تۆ لێرە بەیەمەوە ئاڵێ خۆشی لێ فڵان شتەکەی لێ فڵان درۆ ئەکەی. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم درۆی بکردایە نزیکترین کەس کێ بوو لێەوە کە پێی بزانێت؟ خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. طبعا ژیانی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوایش تۆزە لەسەری ئەڕوام ئەوە یا ژیانی خێزانی بەعام هەموو کەسێک نهێنی نییە لە نێو ژن و مێردان نهێنی نییە. یعنی حقیقەتی پیاو دەرەکەوێ حقیقەتی ژنیش دەرەکەوێ. تەمسیل ناتوانێت بکەیت. تۆ ئەتوانێت مەسەلەن لە تەمەنی دەستگیرانداری یا پێش ئەوە مەسەلەن خوا نەخواستە نێت تەمسیل بکرێت دوایەوە ناکرێت. ئەچیتەوە سەر پلێتە ئەسڵیەکە. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله وای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر نەبوایە
کەسێک کە زۆر نزیکە لێ خێزانەکانی پیان نەزانی یەک خێزانشی نەبووە پینەی ئیشەکەی بۆ بکات دوانەی نەبووە پینەی ئیشەکەی بۆ بکات لە یەک کاتە نۆ خێزانی هەبووە ئەم نۆ خێزانەی چۆن کۆک بوون لەسەر ئەوەی پینەی حاشا لە ڕەسوول حاشا لە ڕەسوول پینەی دوورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەن بڵێن کاکە تۆ لە دوورەم شتانە لە ماڵاوانیت بەڵکو لە ماڵە زیاتری ئەکرد تاوەکو لە دەرەوە زۆر لە عیبادەتەکانی لە ماڵا بوو تا دایکە عایشەی فەرمووی تۆ بۆ نەخۆمانەوەکەی شو تابعی نەخۆ صلی الله علیه وسلم بە ڕۆژوو ئەبوو شەو ڕۆژێ وایە باش ئەم خێزانانەی من لەوانەیە سە بڵم کاکە خێزانەکانی سوودیان لەوە بینیوە لەگەڵ ئەم پێغەمبەران لێ خێزانەکانی خۆ لە برسێتیە هەوانیان لێ ئەوسا ئەنو دوو مانگ دایکە عایشە فەرمووی دوو مانگ لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگر نەکراوەتەوە تەنها کار گەشتە ئەوەی کە چۆن بڵێ مزاهرەی لێ بکەن وەکو چۆن بڵێ کۆبوونەوە کەوتا کاکە مەحاڵ ئێمەی تیایی خەڵکی خۆشەژی خەڵکی لەو نیعمەتانەی کە دەست کەوتووە لە غەنیمە خۆشەژی ئێمە لە ژیانمان نییە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم هەلیان جابوو چۆن مزگەوت و خێمەیەتی هەڵداوە هەلیان جابوو خوای گەورە ئاەتی دابەزان فەرمی ئەگەر ئێوە خوا و پێغەمبەرتان گەرەکە ئەوە خوا پێغەمبەر ئەگەر صلی الله علیه وسلم ئەگەر دنیاشتان گەرەکە با پێغەمبەر طلاقتان بدات کەواتە دنیا لای پێغەمبەر نەبوو ئەگەر بیانزانە پێغەمبەر درۆزنە وازیان لێ ناچوو دنیاداری خۆیان نەکرد نەکەوتە شوێنیان پێغەمبەرە ئەگەر بزان ڕاستگۆ نییە بەڵگەیەکی ڕوونە وانییە بەڵێ اینجا ڕاستگۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کافرەکانیش یەکلا بووە ڕاستە بە ئاشکرا ئەیانەوە تۆ ڕاستگۆ نیت بەڵام بە واقعی وا بوو ئەڵە جارێکیان سەعدی کوڕی مەعاز هات بۆ مەکە سەعد هاوڕێی ئومەیە کوڕی خەلەف بوو ئەڵێ هات وتی کاکە من دێمە ژێر ئەمانەتی تۆ تەوافی ئەکە بە چۆن بڵێ عومرەیە ئەکەم و کاتە بڵێن عومرە بووە بەڵام نەک بەم شێوەی هین ئەم خۆمان ئەمە کەیس ئیسلام هەیە تەوافی ئەکە بۆ حام ئەڵە کە لە کاتی تەوافا بۆ ئەبوو جەهەل بینینی وتی ئەمە کێ وتی وەڵا ئەمە سەعدە و لە مەدینەوە هاتووە ئەیوتی چۆن بڵێ دوژمنی ئێمەیە چۆن تۆ ڕێگەی پێدێ وا بکە ئەویش سەعدی وتی هەر چۆن بڵێن پەنجە لە من نزیک بکەیتەوە ئیتر ناوڵە لە مەدینەوە کاوانتان بڕۆ بۆ شام تەواو اینجا ڕووی کردە ئومەیە سەعد وتی چی وتی وەڵای ئەی ئومەیە بیستومە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە تەعام پێشی جەنگی بەدر بووە بیستومە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ ئەکوژی ئەفەرمێ دوایە کە جەنگی بەدر دروست بوو ئیتر ئەوە بوو کە ئیعلان کرا مەکەیەکان قوڕەیشەکان بچن بۆ جەنگ ئەڵێ ئومەیە زۆر ئەترسا بە خەزانەکەی وتی کورە من ئەم قسەی سەعد ئەم قسەی کردووە بە قورئان پێغەمبەرم کوژی ئەڵێ ئەبوو جەهل هات بۆ لای وتی کاکە بێ با دەرچین گەورەی قوڕەیش بوو کورە وتی شتێکی وا هەیە پێغەمبەرم کوژیە بەخوا وتی بێتی ڕاستەکە ئەڵێ تا ئەبوو جەهل هەزای چۆن دەری وتی کاکە تۆ هەرەولا لەگەڵمان نابێت تا خەڵکەکە لە مەدینە دەرەکەین چۆن بڵێ نەبێتەوە سارکردنەوەی خەڵک دوایە بگەڕێرەوە ئەڵێ وردە بردیان تا ئیشەکە ڕوویدا چۆن زانیان چۆن ئەیانزانیان محەممەد ڕاست ئەکا يعرفونه كما يعرفون أبناءهم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا کە مەکەیەکان هینا کرد لەگەڵ ئەهلی بەنی عەبدولموتەڵیب چیان کرد دەنگیان دابڕی خسەنە شیوی عەبدولموتەڵیب شیوی ئەبی تاڵب عەفوان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبی تاڵیبان کرد وتی بچۆ پێیان بڵێ ئەو عەقدە ئەو پەیماننامەی کە نووسراوە بە دیواری کەعبە هەڵواسراوە وەرانە خواردوویەتی تەنها ناوی خوا نەبێ ئەمە دەکە ئەبی تاڵیبیش خۆمەی نەبینی بوو ڕێک چوو بۆ لە سەرگەورەکانی قوڕەیش وتی کاکە گیان ئاوایە ئەگەر وا بوو ئەم عەقدە تەواو فەشەل چونکە تەواو هەر خوا عەقدەکەی هەڵوەشانەوە دڕی تەواو خورا ئەگەر وایش نەبوو محەممەدان ئەدەمێ بیکوژن ئەگەر ئەبی تاڵب نەزانێ ئەم کوڕەی زۆر ڕاستگوۆیە چۆن ئامادەیە برازاکەی کە ئەم خۆی کاتە قوربانی ئاوا بیانداتی ئەیزانێ ڕاستەکە ئەو قسە خۆی نەیبینی بوو بەس ئەیزانێ ڕاستەکە کەواتە ڕاستگۆی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم هەم کافر و هەم موسڵمان دانیان پێ نابوو بەڵام کە ئینکاریان ئەکرد وەکو ئەوەی کە برازاکەی ئەبوو جەهل بە ئەبوو جەهلی وت وتی تۆ نازانیمە پێغەمبەری خوا وتی بەرەوەوە بەڵام لە نێوان ئێمە و لە نێوان بەنی عەبدولموتەڵیبە منافەسە هەبوو ئەوان چیان لەکرد ئێمەش ئەمان کرد لە ئەوان پێغەمبەرایەتی هات لە ئێمە دەبێت جیهاتی بێ خۆ پێغەمبەرایەتی و جیهال نایەت وانییە بەڵێ قسەی کۆتایی ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با پێغەمبەرایەتی بۆ سوودی شەخسی خۆی بووە
باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی کۆتایە سلمێشان گەڵما زاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشبوون بە پێغەمبەری وەزعی چی بوو خێزانی هەیە مناڵی هەیە دەوڵەمەندە الحەمدولله ناو ناوبانگی هەیە لە ئەندامی پەیماننامەی دارولفوزوڵە یعنی چۆن بڵێ ئەندام پەرلەمانە ئەگەر قسەکە تعبیرەکە هەڵە نەبێ ئەندام پەرلەمانە ئیتر چی داوە لەم سەر ئێشەیە و لەم هەموو شەڕ و ئاشوب و نەکبەتی و ماڵکاو لە بێنە سەری خۆیان بۆ خۆی لە ماڵی خۆیاندا ئەنیشێت پەنجەش دەست بۆ حەڵ کەسێکی ڕاکێشێ بە قسەیەک ئەوەندە بەڕێزە ناو خەڵک ئامانەتی خۆیان لا یعنی بۆتە ئەمانی خەڵکی ئامانەتی خەڵک خۆیان لادانە خۆرە ئیتوانی وەکو بانقی ئێستا بڵێ کاکە لە سەداونەیە بم بۆ خۆ هیچ یعنی هیچ گرفتێکی نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیانێکی زۆر خۆشیاوە بەڵام کاتی ئیدعای پێغەمبەرایەتیە کات چی لێدی ماڵی نامێنی ژیانی نامێنی کچەکانی طلاق ئەدێ کیباری خێزانی تێک ئەچێت چۆن بڵێ ئیتر چۆن بڵێ تەواو ژیانی تێک ئەچێت پارەی نامێنێت وەزعی نامێنێت ئازار ئەدرێت عەزیەت ئەدرێ ئەو کەسانی کەوتون لە شوێنی ئازار و عەزیەت ئەدرێن کەسە نزیکەکانی ئەبینێ بە بەرچاوی و ئەمرن وەکو لە شێوەی ئەبی تاڵبە ئەبێتە دوژمنی کابراوتی دار و بەرد چی داوە لە ئەمە بکە بە چی ئومێدێک ئەگەر پێغەمبەر نەبێ بە چی ئومێدی ئەمە بکات چاوەڕێی چییە بەتەنیا ئەمە بکات اینجا ئێمە قسەیەکمانەیە عوتبەی کوڕی ڕەبیعە هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم بە نوێرەی قوڕەیشەکان هات کۆمەڵی اختیاری خستە بەردەستی وتی ئەی برازاکە چیت ئەوێ پارەت ئەوێت کەنی دەوڵەمەندتر دەسەڵاتت ئەوێ بکەینە دەسەڵاتداری خۆمان ئافرەتی ئەوێ جوانترین ئافرەتی بۆ دێنی ئەگەر نەخۆشیت و دەستێکت لێوە شێنراوە باشە حەکیم بۆ دێنی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر بۆ دەستخستنی دینیا بوایەت یا لەمانەی قبوڵە کرد و بۆ خۆ دانیشە و وەکو چۆڵە ئاسوودە و ڕاحەت پیاڵە چێ فەرمێ ئەفەریختە یا ئابا وەلید ئەرێ تەواو بوویت ئەفەرمێ ئاڵە دێ تۆزێک گوێم بۆ بگرە قورئانی بۆ خوێنێ تەختێکات ئەمانەم ناوێ من ئەمە پەیامێکە ئەرکێکە لەسەر شانم ئەوێ بیگەێنم ئەبێ بیگەێنم بەلغ ما ئونزیلە ئیلەیک من بۆ دنیا نەهاتووم اینجا ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا 13 ساڵی مەکەیەوە حاڵی مەکەی بوو ئەوە گریمان هیجرەتی کرد بۆ مەدینە و لە مەدینە دەسەڵاتی دروست کرد بەڵام تا وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەسەڵاتی مەدینە و توانای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندێ بوو خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا وەکو وەفاتی کرد لە شەڕ و شۆڕا بوو وایە وانییە هەر لە کێشە و گرفتا بوو یعنی دەسەڵاتێکی دەست نەکەوت لە بەری ئیسلاحات بکە بۆ خۆی دانیشێ اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەسەڵاتشی دەستکەوت ئایا سوودی لەو دەسەڵاتە بینی لە ڕووی مەلەزاتی دنیایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی لەبەر کرد لەسەر چی ئەخەوت خواردنی چی بوو نافرمێت 2 مانگ لە ماڵی خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم 3 مانگمان ئەبینی یعنی مانگمان ئەبینی هەم دووبارەمان بینی هەم دووبارەمان بینی کە 2 مانگ کات مانگی قەمەری هیچ خورما ئاو لە ماڵی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی ویساڵی لەسەر بواتە ڕۆژی شەو ڕۆژ و چۆن بڵێ 2 ڕۆژ و شەو ئەی باشە تۆ کە بووی بەدەسەڵاتدار بۆی خۆش بژیت ئەی کوا کامە خواردنی شەونێژ لەسەری فەرز بوو واجب بووە بۆیە هەموو هەڵسی شەونێژ بکات ئێکامە ژیانی خێزانداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێن بۆ کەسێکی شەهوانی بووە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاوەکو لە تەمەنی 20 ساڵی ئافرەتێ دێنێت تەمەنی 40 ساڵیە یا ڕیوایەتی ئەفەرمێ 35 ساڵی ڕیوایەتی ئەفەرمێ 28 ساڵی مهم 28 ساڵێکەش لە خۆی گەورەتەوە بێوەژن بووە هەتاوەکو ئەم ئافرەتە وەفات نەکات لە دەی پێغەمبەرایەتی ئافرەت نایەنێت دوای ئەمە کێ هێنێت دایکە سەودە دێنێ سەودە تەمەنی 6 ساڵە یەک کچی هێناوە لە تەمەنی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچی خەزانەکانی ئافرەت چۆن بڵێ بێوەژن بوون اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەی لە ماڵ بووە بە 2 مانگ چووە بۆ جەنگ شەو شەونێژی لەسەر بووە ڕۆژیش ویساڵی لەسەر بووە کە بە شەو ڕۆژ
ئەیتر بە کەی پێغەمبەر خەساسان فریای مەجای خێزانداری کەوتووە وانە يعني السودي شخصي إنسان يا دەسەڵاتە کە دەسەڵاتێکە کەیتر تۆ دەسەڵاتێکی فراوانی گەورەتە بێ یا مەسەلەن بۆ مەلەزات و چێژی دنیاە لە ئافرەت و لە خواردن و لە جلوبەرگ و لە بینا و لە خان و ئەمانە کەی پێ خەساسە میچانی دەست نەکەوتە وەفاتی کرد کە وەفاتی کرد چی بە دوای خۆ بەجێما درعەکەی ڕاهەن نەبوو لە کابرای جوولەکە هەر خۆی نەیفەرمووە هەرچیشمان جێ بمێنێ سەدەقەیە نحن معاش الأنبياء لا نترك ئێمە نەوەی پێغەمبەران هەرچیشمان جێما میراتنی و سەدەقەیە کەواتە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم ئەگەر بۆ سوودی شخصی و بۆ خۆشگوزەرانی دنیا بوایە هیچ لەمانەی دەست نەکەوت و وەفاتی کرد هیچ کاتێک ئەم سوودە شخصیشیان ئەخستە بەردەستی بەبێ ئەوەی چی بکە بەبێ باسی لا ئیلاهە ئیلەڵڵاه بکە بەڵام ئەمە بەڵگەیەکی ڕوونە کە ئەم کەسە ئەم زاتە ئەم محەممەدە پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم قسەی کۆتایی و ئاخیر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمی ئەوە کوڕێکی بوو ناوی ئیبراهیم بوو وەفاتی کرد لەو کاتەی ئیبراهیم وەفاتی کرد خۆرگیرە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا نەبوایە و ڕازگۆ نەبوایە ئەمە باشترین هەلێ بوو بقۆزرێتەوە بۆ ئەوەی بڵێن چی بڵێ کاکە ئەوە نییە من پێغەمبەری خوام ئەوە نییە کە کوڕەکەم مردووە خۆریش بۆم ئەگری ئەوە نییە مەسەلەن خوایش جەلە جەلالوه خۆری بۆ گرتم خەڵکی ئەم گومانیان برد ئەم قسەشیان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەڵێ جەنازەی کوڕەکەی جێهێشت ڕێک چوو بۆ سەر مینبەر بۆ ئەوەی ئەم بۆ چوونە تێڕوانینە هەڵە بۆ خەڵک ڕاستکاتەوە فەرمووی خۆر و مانگ دوو ئاەت لە ئاەتەکانی خوا نەمە مردنی کەس نەمە لە دایکبوونی کەس ناگیرێ دەیتوو خوددا ئەگەر کەسێ پێغەمبەر نەبێ و ڕازگۆ نەبێ ئەم قسەکە ئەمە باشترین هەل لێ بخۆزرێتەوە بێگومان باشترین هەلە سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك